سڵاو لە مولایەک چای هەمووتانمان چەکەم ڕێز و سڵاومێ بۆ مولایەک تاوان بە ڕێزان وەکی بینن ئەمە نێروونەکانەمەی بەیەکەوەن ساردە زۆر زۆرەیە سڵاو لە کاک دیار چاوە ماچەکەم زۆر سپاس کاکە دانەگیان چاوە ماچەکەم سڵاو سەر چاو کاکە یوگەن سڵاو سەر چاو کاکە هەڤاوجان چاوتە ماچەکەم سڵاو لە تۆش کاکە ڕامەنجان طبعاً ئەو نێرانە هیچی خوێنی پول نییەوە سڵاو لە تۆش کاگەی لانجان سڵاو لە کاکزانە ماشەڵڵا لە ئازیزی بێ کاک ئەڵمەتجان ئەمەش لای خۆمان پێڵم خەنەیی یاخود کشمێشی والله جارە نازام کاکە ڕامەنجان کەی نسیبی تێکەوە ئینشەڵڵا شتەکانمان جێبەجێ بینەوە ئەمانە خەنەین تەوان ساردەی هەستیشی پێەکەن تێرەکان بڵین سڵاو کاکە گوهدارجان کاک گوهدار لە سەعات دەوروبەری تر 6:30 چی سەعات 7:30 ئەو ناوەی تر دنیا ڕووناکە بێتەوە لێرە لە سەعات 4:30 تر تەواو یعنی لە 7:30 حسابی بۆ بکە بۆ 4:30 ئێوارە ڕووناکیان لەسەرەوەی تر باقیگەیە تەیرەکان نووسون ئەمە قۆناغی پشووە ئێستا تەبعاً مانە کشمێشی نەهانە تاوان قاتی خوارەوە سارچیەکە ئەیبینن ئەوانەی خوارەوە سیان پێەکەن سارکرا ئەسەو نێرە تەقریبەن بەرەو پولێ ڕاوان سڵاو لە کاک بژار عەباس سڵاو لە تۆش تاوان ئەمە جیازی ئەمەش هی ئەسپێیە ئەمە خازی ئەسپێی تر قەت ئەسپێ و ناوێ تەمان ئەمە کەس نەیبینەوە لە کوردستان خۆتانە زان زۆربەی شتەکان کە ئێمە یەنینەوە کەس نەیبینەوە بەس ماوەیەکی کە سێرەکەی هەردووکانە و شتی تەقلید دێنێ ئەوە تقریبان سەری 50 ئێرۆیە شتی تەقلید دێنێ و بەێمە لەسەرێکەوە پێمانەڵێن کاردیناڵ وایە لە دوایی شارچی شتێگەێنی تەقلیدی شێماکەنەوە تەریقیش نابنەوە لەبەرەوە کاک سۆران من جووتێک کەناریم هەیە وەجبەی یەکەم چوارێلکەی کرد و دوای کەمێک کردەوە هۆکات دوای کەمی کردەوە ئەوە هەر پەیوەندی بەوە قۆناغەیە کە پێیانە ڕۆشتۆ قۆناغی پشوو
پەیوەندی بەوە هەیە کە ناری بێ هەر شتێکی کە بکە بێت بە قۆناغی پشوان نەڕوات ئەو کێشانە دروستە بێ کاکە ڕامانجان. سڵاو لە کاکە ڕەهەن چاو ماچەکەم، سڵاو لە کاک خەلیل عەبدولغەنی، عباس کاک سۆران ئەو جیازی ئەسپێ هێنی بێەوە منە بەخوا من نایەنمەوە بە 50 ئۆیرۆیە دانەی کابرا منەوە بێنم بۆی پێی بڵێم بە 50 ئۆیرۆیە وەکو فیشەکە شێتا چێ بە ئاسمانەوە مشکیلە نیە من پیشانما ماوەیەکی کە جەماعەتی دوکانارەکان تەقلیدەکەی هێنن بارزانترێ فرۆشن. بۆ چەند برادێکم هێنا لە کوردستانیانی ئەوان هیوادارین ئەوە تەبان ئەگەر ئەوە دانی قەت ئەسپێ و نابێ ئەنجازێکی پسکۆلەیە دەنگ نییە. سڵاو لە کاکە دیدەوانجان چاو ماچەکەم بەڕێزان دەنگ نییە کاک فەرهەنەڵێ دەنگ نییە. زۆر سپاس مەمنونتانم دەستان خۆش بێ. طبعا ئەم کەناری بینینی خۆی گرش کردوێتەوە یا هەنیشانە بینین خۆیان گرش کردوێتەوە ئەو پەیوەندی بە نەخۆشیەوە نیێتەوەن پێشوەقت خۆم ڕۆژانە سێران پەیوەندی بە سەرماکەەوە هەیە زۆر ئاساییەوە خۆی بینن. زۆر سپاسانەکەم مەمنونتانم. نە بەخوا کاک بزارجان لەبەرەوە هی ئێرە نییەوە ئەسڵەکەی بەس لە فەڕەنسا هەیە ئەوە بێ لە فەڕەنساوە داوایکەی کاکارزان سلااو کاک سۆران سلااو لە بەڕێژەن ئەوانەی کەی ئەگەنە کوردستان ئیشەڵا کەی ڕێگە بکرێتەوە ئەەکەی بڵین موافقەتمان بۆ دەرچێت ئیشەڵا ئەیان هێنمەوە. کاک بشار ئەسکۆ هەیە بۆ کڕین بەڵێ کاسکۆ هێر بنووسە گراو پەپەگای کاکە مەنسوور کاکە منیر کوردیش بنووسە گراو پەپەگای لە گۆگلە بڵێ کاوفن ئەداتی هەیە بڵێ هی ئێرەش زۆری فەرخە لەگەڵی کوردستانە چکە ئێرە هەمووی وەرەقەی لەگەڵایە نێرومی لەگەڵایە تەڵقیحەکانی لەگەڵایە وکوانەی کوردستان نییە کە کەس نازانێت لە کشۆوەیە لەگەڵ ڕێزە. کاک بشاگەم کفامەمەستا سلااو لە بەڕێزیشی کاک بشارخان دەبێت نێری زێبرا لەگەڵ دوو مێزجوود ببێت لەسەر یەک هێلانەوە هێلکەشیان کردووە ئەبێ دەگەل لەگەی گێلانە بن لە زێبرا نێرو مێژەکەوێت زۆر جارێ مەسە من نێرەکە ئەمرێت مێکە خۆی بە تەنیا بە خێوێکە لەسەر لەگەکانەکەوێت زۆر ئەوانە ئاساییە بێ بەڵام خۆی جوود بێ باش شتێکە. من لە خزمەتام کاک بزارجان تۆ چای منی کاکارزان خەسرە و ڕەوەن دزی دەست خۆش سەگۆدی زۆر سپاس کاکە کارزانجان تۆ چای منی. وەڵاهی جارێک کاک تەمەنەمە هەمووی نایەنمەوە بۆ کوردستانەمانێکی خۆمەر جووتیانەکەم مانم بۆ خۆم جووتیانەکەم تاوانەیە 40 بۆ 50 جووتیان جووتکەم بەڵام تا نەگاتەوە کوردستان بەڕاستی سیاروشت نازانم جارێ. سڵاو لە تۆش کاکە مارکتنی ئەبووتوانە کیم پرسیارێک فەرموو کاک بەشار زۆر سپاسەوە دەستمە لە خزمەتام کاک بەشارجان. کاک محەممەد کەریم توتە سعری چەندە توتە سعری چەندە توتە چییانی توتە تێنەگەیشتم کاک وەنە دەمانە بۆ فرۆشتن نین ئەگەر مەبەستم تێرانەیە هیچی بۆ فرۆشتن نین. بەڕێزام خۆم 4 دانم کڕیوە لەوە بۆ خۆم 4 دانم هێناوە چکە بۆ 4 شوێن ئەمەوێت ئەمە داگیرسێنی تر قەت ئەسپێت نابێت هیچ زەرەیەکی شینە نە بۆ تێر نە بۆ هیچ شتێکیش
توتی لە کوێ نازانم من سعریەگەر لە کوێ سعری چەنەوە من لە کوردستان نازانم چەنە لێرەش هەیە لە 300 ئۆیرۆ هەیە بۆ 600 ئۆیرۆگە مەبەست لە ئەڵمانیایە ئەویش کەوتۆتە سەر بەخێوکەرەکە و تەیرەکە دەورە بینێ لە چی ئەکڕی تێلم هەیە باڵی وەکتیی نییە چۆن چاک دەبێتەوە ئەو بێ بیبینین کاکە مارکێتی ئەبوتوانە کاک شەیدا هەمە کاک سۆران ئێستا کەناری جووت دەکرێت ئێستا کاتی نییە بەڕاستی جارێ زووە ئێشتا بۆ جووتکردن بەڵامیتر لە کوردستان خەڵگەیە لە مانگی نەوە جووتیەکە ئەویان من ناتوانم هیچ بڵێم بەڵام من بەش بە حاڵی خۆم من لە ساڵی داهاتەوە جووتیانەکەم ئەمانە کاک شەهان سلااو کاک سۆران سلااو لە بەڕێز شە جووتە کەناریم هەیە خەریکن هەڵهێنانیان نێرەکە هەر بەسەری دەفسێەوە کار چێ ئەو نێرەکە تۆ ئەبێ بزانە کە کاتێ مێکەیە کە مێلکاکە نابێ هیچ محەفزێکیان بیتێ کە نێرەکە زەوقێبێ بەسەر مێکا بسێ و پەیوەندی بەوە هەیە مویمێ زەرری نەبێ بۆ هێلکەکان و هێلکەکان نەشکێنێت کاک ڕامان سەنگەر کاک سۆران جووتێک باجین لیزیم هەیە پێشتر دوێلکەی کردبوو بەڵام دووکە دارەکە فڕی دابووە فڕی دابوو ئایا هێلکە دەکای تەڵان هێلکە کاتەوە کاکە ڕامانەگە هێلکەی کردبێ هێلکە کاتەوە ئەبێ بیکاتەوە مەگەر ئەگەر هێلکەی کە تۆ ئەی گۆڕی دەی گوێزیتەوە لە شوێنێ بۆ شوێنیکەوە ئەوە تەسیری هەیە لەوانەیە هێلکەکردنەکەی تەخیر ببێتەوە ئەلی بۆ ئەوانیکە مامۆستا کاگەڤاڵ ئەو جیهازی ئەسپێ بۆ غرفەی چەند باشە بووە بە 3 بە 4 باشە کاکە هەڤاڵجان بۆ 3 بە 4 کاک مارکێت بڕوا بێ سرم ناپەرشێتە سەری شتێکەوە ئێستا سەعاتێ لەمەوە پێش هاتمەوە وتم بە لای پێ بکەمەوە لەبەرەوەی ئەگەری شە پرسیاری شێبێ من لە خزمەتا بم بەخواونە سرم قاتە نامپەرژێت سەری شتێک عليكم السلام ورحمة الله وبركاته أبكاتي بعد عمره إن شاء الله لما أرجع لسليمانية خابرني أكو جماعتنا عندهم أني بخدمتك سلااو کاک مەجیژان چاو ماچەکەم بەسەر چاو کاک مەجیژان من لە خزمەتام ئەو دوانەکەی تۆم هێناوە بەسەر و دوو چاوم خالید ئەحمەد کاک خالیجان کەی دانی کەناری دەکاتە دوکان ئەزێت نەبێ ئیشەڵا بەم زوانە کاک خالید بەڕێوەیە کەمال ئەڵجەری سلااو سلااو لە مامۆستا کەمالجان تاوەکو سلێمانی دنێ بۆ منیش ڕێز و سلااومەیە بۆ مامۆستاگیان چاو ماچەکەم کاک محەممەد کەریم نوعی کەناری هەیە ڕەنگی ڕەش و زەرد تێکەڵە وەکو ڕژەنگدارە ڕەنگی هەیە سەری چەندە تێکەڵە ئەگەر ژەنگار بێت و کاک محەممەدجان کاک محەممەد کەریم ئەگە مەبەستە بێ ژەنگار کە ئەڵی ژەنگارەوە بلاکە بلاک زەردیشی هەیە و سووریشی هەیە و سپیشی هەنی پێوترێت بلاکی سپیا بلاکی ڕەش کە تەوانەوە پەیوەندی بە میلانینەکەیەوەیەتی لە با بڵین بلاکی زەرد هەیە شفارس ڕۆت هەیە بلاک ڕۆت هەیە بلاک زەرد هەیە بلاکی سپیژەوە کەوێتە قاڵبی ئۆپاڵ و ئەوانەوە بخدم تاك حبيبي كافي بعد عمرو كاك نهرو جمال دس خوش سرقوتو زور سباس كاك نهرو جان زرغام احمد عباس اللهم صل على محمد اللهم تسلم حبيبي الله يخليك كاك رامان برام كاك سوران لو تيه ناومة توانا شونا توهي لانا قلنا علم لوانيه بيوندي بجاقا قورينا وكي هبيت كاك الرامان جان شاورب كيشا نابت کاک سەنگەر کاک جیازی ئەسپێ یعنی وەسیڵ لە تۆش کاکە سەنگەرجان کاک سەنگەرجان ئەو جیازە تقریبا بە 50 ئۆیرۆ ئەکەوێت ینی 49 ئۆیرۆ بۆ 50 ئۆیرۆ ئەکەوێت بە ناردنەکەیەوە جیازێکە
من بێنەوە ناڵم بێنمەوە بۆ کوردستان مشکلەکە لەوایە کابرا ئەگەر بە پارەکەی خۆشی بیتەوە کە 75 ئێرۆ ینی 72 ئێرۆ کات تقریبان بەبێ ناردنەکەی یعنی کە بۆ مەنێرنجکەوە لە فەڕەنسا هەیە ئەسڵەکەی ئەسڵە جۆرە ئەسڵەکەی ئۆرگیناڵەکەی لە فەڕەنسا هەیە نوعی کەژێ بە 20 ئێرۆ بە 25 بە زەوانە ئەسڵی نین تەقلیدە دروست دەکرێت من بێنەوە بە کابرا پێ بڵێم بە 75,000 ئەڕوا دەرەوەڵە گرانجانە لەبەرەوە خۆم بەڕاستی تووشی ئەو سەرێشەیە ناکەم چەند برادرێ پیان وتم تەڕەن لە کوردستان بۆ یەک دوو برادرمێ نایەوە ئەم جارە لەگەڵەوەی خۆمە بۆ مێنانەوە یەک دوو برادری چکەوە دوو هەفتەی پێچێت تا بەدەست مەگات کە داوایەکەم نە بۆ فرۆشتن نایەنمەوە بۆ کوردستان کاکە سەنگەجات ئەمە ساخورمی نێرومێ چۆن دیارە من خورمایی نێرومێ نازانم چۆن جیاکێتەوە لەسەر خورماکۆرە بەخوا هیچ زانیاریەکم نییە کاک کۆسار لێرە مامەزانجا سڵاو لە تۆش کاک کۆسارجان چاوە ماچەکەم کاک شادمان هەورامی سڵاو لە تۆش کاکە شادمانجان هاوکار تەها ڕێز هامی بۆ لە هەولێر تا کوڕمانیا ڕێز و سڵاوم کۆچایی منی من زۆر سپاس دەکەم سڵاو لە تۆش چاوەکانە ماچەکەم کاکە هاوکاریان کوێستان خۆشناو کاک سۆران سڵاو سڵاو لە بە ڕێزی شت کوێستانی خۆشناو کامیان لە کەناری بۆ بێچوو بکێت لە ڕنگ کامیان لە کەناری بۆ بەخێو بکەیت لە ڕنگ هەمووی هیچ جیاوازێکی هەمووی یەک شتە کاکە کوێستانی خۆشناو ئەوە نییە بڵێ یەکێ لێشیشی کە باشترە هەمووی تەقریبان یەک شتە کاکڕان عەلی سڵاو کاکە من یەک نێر و دوومیم لەگەڵ یەک داناوە یەک نێر و دوومیم لە ناوێت دانێک هێلکەی کردووە ناگەر شوێنەکان زۆ گەورە بێ خۆی بوا باشتێکە دایمە نێرومەیەک بێ بەڵامی تر سیر کاگال لێیان بێ شەڕ نەکەن یاخود لە یەکتی نێنیا ئەو نەچێتە هێلانی ئەوە ئەو بچێتە هێلانی ئەویکەوە کاک زانا ئۆزری سڵاو لە تۆش کاکە زاناجان کاک داناڕەوو سڵاو لە تۆی گۆسڵاو لە تۆش کاکە داناجان هەر دڵم لە لاتە نازام ئەو کێشەیە حەل بوو کاک دانا و برادری تەیرەکەی بردبوو کاگەردی جەمال سڵاو لە کاک سۆرانی خۆی سڵاو لە توی خۆشەویستیش کاکەردیجان چاوتامە سڵاو لە کاکە شادەت هەواڵی ئەویش پرسە کاک زەنۆزی ڕێد بلاک دەبێت قاچی و دەنووکی ڕەشبێت بەڵێ ڕێد بلاک هەتا قاچی و دەنووکی ڕەشتر بێ ئەوە مانای کوالیتێتی باشترێکە ئەبێ ڕەش بێ بەڵێ ڕەش نەبیانی بلاک نییە کاکزانە کاک سۆرا من ماڵی ڤیتامین نایەمێ بەڵام هەموو ڕۆژێک کاویان ئەیەمێ هەفتەی دوو جارێت زۆر چاکە کاکڕەمە مویمێ تێرەکان خۆ و کێشیان نەبێت و خۆت مرتاحبی لەگەڵ ینی هەست پێک کێشیان نییە و تێرەکان بێکێشن مویمەوەیە بێکێشە بن کاک شۆڕژ محەممەد سلااو نێرومێی میناک و بزانین سلااو لە تۆش کاکە شۆڕژیان بەڕواوێ لە مینا هیچ شتێک نازانم من کاکە شۆڕژیان بەداخەوە کاکە ڕۆمان عەلی هەرسا زۆر سپاس دەکەم کاکە ڕۆمانیان چاوە ماجەکەم کاک ئیماد کەرکوچی سڵاو لە کاک سۆرانی ڕێسڵاو لە تۆش کاکە ئیماجان چاوتان ماچەکەم کاک شادمان هەورانی کاک سۆران چۆن جووتی کەناری ئەگەر نێریت بۆ بەریتانیا چەندی پێچەچا بۆی نێری کاکە شادمان بۆ لە بەریتانیا هەیە و زۆری شاتوانیان لەوێ بیکڕی مشکلەکەش لێرایە سەبە بۆنەی کڕۆناوە زۆر زەحمەتە ژناکە بۆرسەکان ئەکرێتەوە لەو منتیقانەی کە لەسەر حدودی بەریتانیا و چکە لە هۆڵنداوە زیاتر وابزام نزیکترێکە لە فەڕەنسا نزیکترێکە بۆرساکرێتەوە توانین لە بۆرسەکانە بیکڕیتر بۆچیەوە هەموو پارەی لێی ئێستش بە بۆنەی کڕۆناوە بەڕاستی هەموو شتێ زەحمەت بووە کاکە سۆران دەرە شیشی سلااو دەمەوتەی سلااو لە تۆش کاکە سۆرانیان چاو ماچەکەم کاک ڕۆمان سوودمان سوودی باشمان لە زەرێرەکانی بینێتەوە زۆر سڵاو من لە خزمەتتان کاکە ڕۆمانجان کاک ڕۆمان زۆر حەزم کردێم بۆ لای بەڵام لێرە نەبووی ئیشەڵڵا بەدامنیش خۆشحاڵم ببینم کاکە ڕۆمانجان لە خزمەتتان کاکە حەمە خۆشنا و باشترین چارەسەر چییە کە فەرخەی هەیە لە ناگەریمەیەی هێلکەی بکات و زۆر سپاس باشترین چارەسەر چییە کە فەرخی هەیە لە ناگەڕێمەیە هێلکە بکات بە قورئان تێناگەم کاک حەمە خۆشناوە بەداخەوە
کاگاراز شەریف سڵاو سلااو دەیوەژم چاوتا ماچەکەم زۆر مەمنونتم کاک محەممەد کاوانی تۆ چی باشە مریشک و کەڵەشێت سلااو لە تۆش کاک محەممەد کاوانی کاک محەممەد کاوانی تولک ئیتر مەرحەلێ قۆناغێک کابێت پێی پێیا بڕۆ ئەگەر لە خۆی توش بێت با بڵین لەو لە کاتی خۆیان توش نەبێت باشترین شتەوە هەروگو کەناری و تێریکە کە پلەی گەرما دابەزێت کە بڵین ڕۆژ کورت ئەبێت ئۆتۆماتیکی کەڵەشێر و مریشکی ترە بێت لە تولک بوەستێت بەڵام ئەگەر تولک بێ بیتێ باشترین شتەوە ئەوەیە مڵتیڤیتامین باشە بیتێ کە پێویستە بیتێ تیشکی خۆر زەرورە بۆیان بەڵام هەرو کوتێرەکانی کە هیچ جیاوازی چینیە کاک ئەحمەد کەرکووتی ئەکەی کاک سۆرانکەی لە کوردستان یان لە ئەڵمانیا ئێستا لە کوردستان لە ئەڵمانیام کاکە ئیماد کەرکووتیجان دێتی ئەبوتوانە مامۆستا بڵێ کردنی دارەجە عەرارەت چەند بێ پلەی گەرمی بۆ جووتکردن لەسەر و 16 بۆ 18 زۆر باشە ئیتر تۆ خۆ چۆنی ڕادێنی ئەوە مهمە سلااو لە کاک ئامانجیش ئێمە چای کاک ئامانج ماچەکەین بەڕاستی بەداخۆ من ئەمڕۆ بیستم کە باوکی کاک ئامانج ئەمری خوای کردبوو خوا عەفوی کا و تەمەنی درێژی بۆ خۆیان بەجێشت بێ و هیوادارین دوا ناخۆشییان بێت کاک سەفینکینان سلااو لە تۆش کاکە سەفینکینانجان چاو ماسەکەم هەمە ئاغا کاک سۆران بووکە سوورەت کڕیوە وەڵاهی جارێک کاک محەممەدجان ئەوە کە هاتمەوە ئیشەڵا جارێ نازان بە وەڵامەکەی کە هاتمەوە ئیشەڵا ئەو کاتە ئەیزانی تۆ چای منی کاکە باڵ سلێڤانی کاک ئەمە ڕسمی لای دەسە چەپم ناگرم هی ئەم قەفەزایان بۆتان هابا دەر نەکەوێت ئەمەیان ناگرم بە ئەرگ نەبێت هێلکە کاک ئاسۆ ئاکەیش نسە کاگە باڵە باش مامۆستا دانانی کۆنمکنیت یان کۆمبال لە غورفە باشتێکە کاگە باڵ دانەندرێت بۆچی دانەندرێت لەبەرەوەی لەبەر پاکردنەوەی ئاسانترێکە سەمە خۆم هیچ دانانێم بە تەماژ نیم داینێمەر کاشێکەیە وا باشێکە بۆی زۆر گەرمیان بۆچی زۆر گەرم بێت تەما من ئێستا کە سەیریکەن پەنجەرەم کردوێتەوە ناقسیش بەڕاستی زۆر ساردە بۆ ئێستا وردە بە سارد بێت ئەو کەوتە کاگاسۆ سەلام سەڵاو لە تۆش کاگاسۆ تێرحەبیان کەناری گەربەچکەیان هەبێت ئەتوانی سەوزیان میوان بەدەیتێ ئەڵێن ئەخراپە ئەتوانی بیان نەیتێ کاگەوا زۆر ئەتیادیە کاگاسۆ سەلام بەمەرجێک تا 12 یەکی دوی نیوە ڕۆژ لەلایەن بێت دوایەوە لای بەریت ئەجنا ئەش بێ بیان نەیتێ لەبەر خاتری ئەوەی کە با بڵین تووشی سکچوون نەبن بە تایبەتی لای خۆشمان سین زۆر ئەیرێ بە هێلکەی کوڵاو زۆر ئەیرێ بە تەیر ئەبێ بیێرێتێ کاکی هێدیجان سڵاو لە تۆش کاکەیەدی بە ئەرگ نەبێت هێلکە دوای چەند ڕۆژ تەڵقێ دەبێت کە کەش و هەوا گۆڕاوە چون جووتێک غەندورم هەیە 14 ڕۆژە یەکەم هێلکەی کردووە ئێستا 6 هێلکەی هەیە دوی هێلکەی تەڵقێ ئاساییە بن بوو کەش و هەواوە توانی تریش دەڵکەیان ئەبێت یان بۆ هۆی گۆڕانی کەش و هەوا کێشەی نییە وازیان لێبێنە جارێ تۆ حسابی ئەوە بکە دایمە لە غەندور و 10 ڕۆژ حساب کە یا 8 ڕۆژ حساب کە لە ئاخرێلکەوە ئەتوانی دوایەوە سێریکەی بزانی تەڵقی هەیە تەڵقێ نییە وازیان لێبێنە ئیشەڵاگە دوانیش هەڵبێنیاسیانی هەڵبێنێ خوا نەیبڕێ باشترە لەوەی کە هیچ هەڵمێنێ مارکنیتی ئەبوتوانە 20 بۆ 32 هەموو کاتێک چی 20 دەرەجەی حرارەت کاک ئەبوتوانە دەرەجەی حرارەت چۆنە بێت لە 20 بۆ 32 بێ یعنی بە بەردەوام 12 پلەی گەرما جیاوازی زۆرەوە لە 100 تا 100 تیر تووشی کێشاکە نابێت جیاوازی پلەی گەرما لە بینی 6 پلە بۆ 5 پلە زیاتر بێت ئەوە زۆر مشکلەیە بەڕاستی کاک ڕامەنجەکە دەستخۆش سەری خۆش کاکە ڕامەنجان ئەمە باشە مۆسەجان لە خزمەتام کاک محەممەدجان کاک ئەمە خۆشنا و مامۆستا تێر و حوب کە فەرقەی هەیە
خەکان گەورە ناکە هێلکە دەکاتەوە وەکو بتانم لێ کە بکاتەوە چۆن توانی وا کاک محەممەکە مێکەیە کە مێلکەی کرد لە دانەکەی خۆی زیاتر هیچی کەی مێریە هیچ شتێکی کە تا بێچۆکانە هەڵێنێ کە بێچەکانی هەڵێنا ئەو کاتە شتێکی بەرێ بۆ نمونە سەوزەیە هێلکەی کوڵاوە مڵتی ڤیتامینە یاخود با بڵێن سریلاکە ئەم شتانی مێرێ بۆ ئەوەی زوێلکە نەکاتەوە مامۆستا یا کاس لاو لە تۆش سەرچاو کاک ئیماد کەلکوتی کاک سۆران ئەتوانم پەیوەندیت پێوە بکەم ئەگەر کات هەبێت من لە خزمەتام کە لای بەگە تەواو بوو من لە خزمەتام کاک حەماغا نهێنی نییە کێشەکە لەوە بە داخێکی زۆرەوە ئەمە چەند جاری کەژوتومە ئێمە کێشەکە لەوە ئێستا نهێنی نییە بەڵام نازانم یعنی مشکلەکە لەوە من نازانم جارێ لە 100 دەهێن مۆیان نا بەڵام تا نەگاتەوە کوردستان ناتوانم بڵێم ئەیەن مۆیان ناچکە خۆت ئەزانی لێرە هەموو شتێ بە وەرەقەیە من شتەکان بە ڕسمیەکەم چەند تەیر چەند جۆن تەیرە هێنمەوە هەمووی بە وەرەقەی بۆ ئەەکەم ئەینێرم بۆ ئەو شوێنەی کە با بڵێ موافقەتی ناردنەوەکەی ئەکات ئەو کاتەکە بۆم هاتەوە ئەزانم چەند جاری وا هەیە دووسێن و ئیتیا هەیە ئەڵێن ئەمە وەرەقەی پێویستە ئەبێ وەرەقەی بۆ بکەم بە دووسێ هەفتەی پێچێت جاری وایە مانگە دوو مانگیشی پێچێت ئەبێ ئەوانە گل بەمەوە چاوەڕێ بکەم بۆ جارێکی کە لەبەر ئێستا من بڵێم ئەیەنمە و تەیرێک لە موافقەتەکە بۆم نێتەوە ئەو کاتە من وکو خەڵکی کەنیم بڵێن جاری وا بۆ سێمان خۆ چاگاگاو لێ و توانە تەیرێنین تەیرێنین هەتا ئێسەش نەبینراوەدا سێ چوار مانگەیشتووە تەیرێک تا نەگاتە دوکان من نازم من سخاوەنی نیم جاری وایە نەخۆشیێن مردنە لە ڕێگا یاخود بەڕاستی موافقەت زۆر زۆر گرنگە جناح من لە خزمەتام ئەمەش هیچ نییە ئیشەڵا کە تێرەکان گەیشتە ئەوێ ڤیدۆم گرتووە بڵاوی یەکەمەوە شتی ئەنواعی زۆر جوانی تایە كاك علي مبهر خفاجي مشتاق جدا كاك سلام طيب نسأل الله طيب تسلم حبيبي الله يخليك أخ علي مهبر اشتاق لك عافية حبيبي تسلم لي يا رب كاك دانا زور ستا كاك سوران جان بو خم خوريت تو خوش بي خوي نا بدستوي والله پێم ناخۆشە کاکە دانا ئەوە بەڕاستی شتێکی ناخۆشە و بەداکەوە شەڵاک هاتمە منی سپێم پێ بکرێ لە خزمەتام ماکێتی ئەبووتوانەیەکەی بۆ بدەیە کۆکتیلە لۆ کات دروستە بەڵێ کوڵاو ئەتوانی بی بە کۆکتێل زۆر زۆر ئاسانی ئەگەر بیخوا زۆر ئاساییە کاک مستەفا نیشانەکانی کۆڕۆنا لەسەر طیور چییە هیچ نیشانەیەک لەسەر کاک مستەفا کۆڕۆنا هەتا من ئاگام لێ لەم دەقەیە تەیر ئێمە باسی ئەم تەیرانی خۆمانەکەین کە ڕایگریم بچووکانە کۆڕۆنا بە هیچ شێوەیە تووشی ئەم تەیرانە نابێت بە چەند بێت باشە کاک سۆران دەرەشی شێ چەند بێت شێ دایمە لە بینی 45 بۆ 50 بۆ 60 باشترین پلەیە کە بە معدەلی دایمی بۆ هەموو جۆرە تەیرێک کاتی بەعد عمرو دەزێت زۆر مال دشيري أو فيتامين أريد واحد إن شاء الله أشوفه بعدين كافي بعد عمره إن شاء الله كاك حما باشا برا لسخ إن شاء الله هالسلامة زور سپاس كاك حما جامل شاو ما تشكم كاك سركوجا سري خوش كاك سركوجان كاك يوا قردي سلاو كاك سوران سلاو لبرزشتي كناريك نيرم هي تازة لەجود لام داوە مانگێکە ناخوێنێ خۆی وا بکەم خوێنێ کاک هیوا دیارەیە توولەکی کردو بزانە چ کێشەیەکی هەیە ئەژینە وازی لێبێنە خۆی بێ بکەن ئەگەر کێشەی قرخەوەی نەبێ یەک دەقە نێرێ لە قاپا ژیرە ئەوە بە دەریکەم لە نایەنە دوای بیرم نەچێ ئەم لێرە خەریکە ئی نەبێت پەلهەماری ئەوانی کارایە ئەوسە چۆن بیدۆزمەوە دەیوە دوایی دەریەکەم کاک ئیماد کەرکوچی سپاس ئەەکەم کاک سۆرانجان هەر لە ڕێگای ماسنجەرەوە ئەتوانم پەیوەندی پێوە بکەم ئەتوانی لە ڕێگەی ماسنجەرەوە من لە خزمەتام کاکە ئیمادجان تۆ چاوی منی بەسەرە و دوو چاوم کاک پشتیوان محەممەد
کاک زۆران سڵاو لە بەڕێزیشێت جووتێک زێبرام هەیە نوێ هێلکەی کردووە هەڵا هیچی هەڵ نەهاتووە هۆکار چییە ئایا جوودنێرن جوودمێن کاکە پشتیوان ئەگەر وا بێ لەوانەیە بەس چکە نوێلکە ماشەڵا زۆرە ئەگەر واژێ لە سلێمانی ویدیا لە شوێنی بێپشانیەکێکی بەیا بێنە بۆ لای ئێمە بەسەر و دچوان بۆ سێرگم زای نێرەکە کێشەی چییە؟ کاک سەڵا فەرهاد سڵاو لە تۆش کاک محەممەد حەبیب سڵاو کا سڵاو لە تۆش کاک محەممەد گیان چاوتان ماچەکەم کاک هەمە ڕزگار سڵاو کاک سۆرا سڵاو لە بەڕێزی شت ئاغاتی سووری خەنەیی هەیە نرخی چەنە ئەگەر هەبێت ئاغاتی سووری خەنەیی ینی کاک هەمە ئاغاتی سوور هەر خەنەیە کاتەوە لای خۆمان ئیشەڵا ئەگەر ئەم جارە تەیر بێن مۆلوانەیە تیاابێ لە خزمەت هەم نرخی نازان تا نەگات و کوردستان کاک سەردار جەبار سڵاو لە کاکسوان سڵاو لە بەڕێژێت بۆ دیارنی ماوەیەکە لای بدنیا کاک سەرداجان وڵی یەکەم سەرقاڵین دووەمینیشی ئەم کۆرۆنایە دنیای شێوانوە بەڕاستی لێرەش ڕۆژ کورتە خۆی وا خۆشیشە لای بکەیتەوە لەگەڵ تەیرەکانە لێرە لە سەعات 4:30 ئەوارەی تو دنیا تاریکە بێت کاک دانەڕۆ قوڵام کاکتۆنجان کورد خۆت لە فەرمووت بەر نێر بۆ سەر تۆ چاهینی کاک داناجانی شەڵار سەلامە دەبیت کاک مستەفا یاک من تۆر حەب هەیە مامۆستا دوور هی چاوێکی سوور بووە دەورەوەری ئەوە بێ ڕسمێ بنێریە ڕسمێکمان بۆ بناری بزانین کێشەکەی چیە کاک مستەفا چکە ئاوا ناتوانین بڵین نێرە زۆر هارە لەگەڵ ئەوانی کا شەڕەکە با لێم تێک نەچێت دوایی بیرم نەچێتەوە ئاجابنەوە تاوەکو لای بەکە تەواوەکەم کاک هێ من بەکرد کاک سۆران تێرۆحمم هەیە چوار بێچووی هەبوو ماوەیەک بەخێویانی کردیە بەڵام کاتی ئەوە هات کە هێلکە بکاتەوە دانی نەدانێ لەو حاڵەتە هاچی لەو کاتا بێت لێرەکە خواردنیان باتێ کاکە هێ من دوای ئەوەی کە هێلکە ئەکەنەوە ئەو نێرە باجیاکەمەوە ببورن هاوڕانەوە نێرەمان جیا کردەوە ئابی خەمە چۆ جارێ ئەی خەمە ناو ئەمانەوە تا دوایی جیایەکەمەوە شەڕەکە لەگەڵەوانی کە ئەبێ بەڕاستی ئەفو کاگێ منجان ئەبێ نێرەکە خواردنیان باتێت چکە دوای ئەوەی کە مێکە 2 هەفتە تا 2 هەفتە دویشان خواردنیێنێ دوای ئەوەی تر کە مێکە هێلکە هاکاتەوە نێرەکە خواردنیان هەیاتێ کاگاوەرە عومەر سڵاو لە تۆش کاکە ئاوارە وا باشتەگەی تۆزێ خڕەوەش بوونە توانین دەریانێنی خۆ بەخێویکەی ئەگەر زانی وا بێت خوانەخوازە بمرن کا خالید ئەبزار ڕێت فاکتەر بشقەت زۆر ما عندي حبيبي ريد فاكتور للبيع اهلا وسهلا كاك ساميان عمر السلام عليكم السلام ورحمه الله وبركاته كاك امير وزير لكناري كامبرادو شيملو انتنزيف دو دمجو رنگ لكناري تيمبرادو شيملو انتنزيف دور بلا دور ابيني كاك امير اگر شيمل بيد ابي انتنزيف لي بي بەڵام لە زیاتر لە کەناری دەنگا ئەل لەکسەر هەردووچی تایە لە پەڕەکەی ئەگەر سەیری بکەین دیقەت بین هەردووچی تایە بەڵام ئەگەر تۆ ئینتنزیفێکە هەبوو ئیلا بێ لە شیملێکی بی بۆی تووشی کێشە نەبیت و بێچەکانیشان جوانتر دەرچێت ئینتنزیف و شیمل لە هەموو جۆرە کەناریەکە دەوری هەیە تەنانەت لە تەیرەکانی کەشاک ئەوانە بە قەبارە گەوری و بچووکەکەیانە ئەیبینیت کاک حەمە لە بەڕێزیشت ئەگەر کەناری تەمەنی زۆر بێ کێشەی هەیە بۆ هێلکە و بێچوو کاکە حەمە ئەمە پەیوەندی بەوە هەیە ئەم کەناریە لای چێ بووە یعنی مەبەسمان ئەوەیە ئەو کەسەی کە لای بووە چەند لە ساڵێکا چەند جار جووتی کردووە ئەگەر 2 جار بۆ 3 جار جووتی کردبێ یەک دەنە کێشەی نیە تا 4 ساڵ 5 ساڵی دەتوانی بێچووی لێ بگری بەڵام ئەگەر لە ساڵێکا 4-5 جار جووت کرابێ بەڵێ تووشی کێشابێ و کاریگەری هەیە
کاک هیوا گەردی کاک سۆران پرسیارە مێیەکی کەناریم هەیە قونی هەموو انتیهاباتە چارەسەری چێ دەست ئەبێ سەیریکە بزانین یا بیبینین یا بی بۆ لای کێ سەیریکە بزانە کێشەکەی چییە ئایا هۆکاری چیە بەڵام ئەگەر نەتوانی پیشانی کەسی بیا بتەوێ ئەو بێ باشترین شتەوەی ئەمۆکسلینی پێنسەیی یەک گولاجی پێنسەیی کە گولاجە بۆ 200 ملیم ئاو یەک گولاجی تێکە بۆ ماوەی 5 ڕۆژ بیێر ینی شەو ئاو لابەی بەیانیان بە تازایی بۆی دائنی بۆ ماوەی 5 ڕۆژ. کاک مراد جووتی بە چەندە؟ کاک مراد زیانی جووتی چەند کاکە تەیری فرۆشتنم نییە ئەمانی کە ئێمە ئەگە مەبەستە ئەمانەیە. کاک شەهێن حوسێن لە کەناری تێمبرادۆشی من و بەڵێ جوابی کاک شەهێنمان نایەوە. کاک سامیان عومەر ماشەڵڵا لە ئازیزێ بێ. کاک شاباز ئەباز مامۆستا گیانبێتی کەناری چی بیتێ بۆ ڕەنگ هەرە بێ ڕەنگی خۆی بیتێ ئەبێ ڕەنگی ڕێفاکتەری بیتێ. خالد ئابزار ڕێفاکتەر بشکێت زۆجما عندي للبيع حبيبي أخ خالد أنا بخدمتك. كاك سۆران دەڕەشیشی مامۆستا خەنەی ڕوڕێت بلاک جووتێکی چییە؟ جووتێکی چییە؟ شتێکی باش نییە ئەو جووتە بە یەکەوە جووتکەی کچکە ئەویان بلاکە ینی قاچی ڕەشە و دەنووکی ڕەشەوە بێ قاچ و دەنووکی سپی بێ نابێت جووت کرێ و دوانە بە یەکەوە باش شتێکە جووت نەکرێت لەبەر ڕەنگەکەی. بەڕێزا من چاوی هەموو تاماچەکەم هیوادارم توانی بێتمان سوودێت بگەێنین پێتان هەچکەم و کوڕێکی ژە بوو بێ ئێمە داوای لێبوردنەکەین. کاک ئاوارە عومەر ماشەڵڵا لەمانیا بەس کەناریت هەیە من تەیری نابینم. ئێستا وتە وردە وردە کاکە ئاوارە دەست پێ یەکەمەوە بە کەناری بەڵێم سوورانی ئینشەڵا مەجموعەیەکی زۆری لێجووتەکەم. ئێوە چاوی منن ڕێز سڵاومەیە بۆ موتان کاتێکی خۆش هیوادارم هەموو لەش ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ.